تأكيد ئێمە کاتێک کە باس لە سەربەخۆیی وڵات و ئازادی وڵاتێکەکەینەوەی کە سنوورەکانی ئەو وڵاتە پارێزراو بێ بەداخەوە ئێستا ئێمە بینین لە ناو دەوڵەتی عێراق و بەتایبەتی لە هەرێمی کوردستانە دەوڵەتی تورکیا لەشکێشی کردووە هاتووەتە ناو شارەکانی هەرێمی کوردستانەوە بە ڕۆژانە تۆپبارانی ناوچەکانە کرێەوە ئەو کەسانی کە شەهید دەبن ماڵەکانیان ئەڕوخێنرێ باخەکانیان ئەسووتێنرێ مەڕ و ماڵاتەکانیان هەمووی لەدەستداوە ئەمە هەمووی بەهۆی ئەو هێرشەی کە دەوڵەتی تورکیایکە کە ئەمە هەموو پەیمانە نامە نێودەوڵەتیەکان بۆ پاراستنی سنوورەکان بۆ پاراستنی هاوڵاتی سیڤیل پێچەوانەیە بەڵام بەداخەوە بەدەنگبوونێکی زۆر هەیە ڕاستە دوور تا نزیک هەندێک لە پەرلەمانتاران هەندێک لە کەسایەتیەکان واژۆ کۆکەنەوە بە یاخود سەرۆکی حکوومەتی فدراڵ وەزیری خارجی ئەو وڵاتە ئیدانەی ئەم هێرشکاریاکە بەڵام ئەمە ئیدانەیەکی سادە و ساکارە پێویستە کاکە قونسوڵ یاخود سەفیری دەوڵەتی تورکیا باکرێتە ناو پەرلەمانی لێ پرسیینەوەی لەسەر بکرێ کشانەوەی قونسوڵ و سەفیری عێراقی لە دەوڵەتی تورکیا چونکە ئەمە بەم شێوە ناڕابەڕێگاوە یعنی بە ڕۆژانە ئێمە گوێمان لە ڕووخان و سووتان و ناوچەکانی هەرێمی کوردستانە بێ و بەبێ ئەوەی هیچ زەمبێکی هەبێ ئەم خەڵکی لە ناو ئەم هەرێمی کوردستانە دانیشتو ئێمە بینیمانە هەندێک جار کیمیاییش ڕژێنراوە لە ناو ئەو جێگایانەیە و ئەوانەشی کە شەهید دەکرێن چاوناوچەکانیان نەسووتێنرێەوە بەتایبەتی لە ڕۆژاوە چونکە ئەم دەوڵەتە فاشیستا تەئسیرێکی گەورەی هەیە و قوتێکی گەورەشی هەیە لەوێ لە ناوچەکانە لەبەرەوە ئەمە پێویستمان بە UN ڕێکخراوە نێودەوڵەتیەکان لەم بارە قورسەیە بێدەنگ نەبن لەسەریان چونکە وڵاتێک ئەگەر بە هەموو شوێک کە باس لە ئازادیەکەین ئازادی وڵاتەکان ناوچەیەکی ئازاد کرا بە بۆنەی چیەوە کەوا لەو هاوڵاتیە سیڤیلانە بکرێ لەبەرەوە بە کۆی گشتی بێدەنگبوونی UN لە ئاست ئەم هەموو داگیرکاریە ئەم هەموو پێشەلکاریە و حەت ئێمە ئازانین ئەنجومەنی ئاسایش لەسەر داوای دەوڵەتی عێراق دانیشتنی کرد هەموو ئەو دەوڵەتانی لەناو ئەنجومەنی ئاسایشا بوون ئیدانەی ئەو هێرشانەی تورکیایان کرد کە بۆ سەر بەتایبەتی عێراقەکرێ بەڵام لە کۆتایە هیچ بڕیارێکیان لەسەر نایە کە ئەمە کێشەی بۆ هەموو دنیای خۆر ئاواش دروست کردووە کە ئەیان خاتە ژێر پرسیارێکەوە کە باز لە ئازادی و ڕێزگرتنی مافەکانی مرۆڤ و ڕێزگرتن لە کەسانی سیڤیل لە کاتی جەنگا ئەمانە هەمووی بێدەنگن لەسەر ئاست ئەم هەموو پێشێلکاری ئێمە کە باسی تەحالفی دەولیمانە کرد لە پێشترەکەمانەوە بێ ئەمە هاوڵاتی بپارێزێ واتە خۆی کە کاتێت دەوڵەتی ئەمریکا پاڵپشتی کەسان ئەو کەسانە بکە کە دانیشتوی ئەو ناوچانن کە بەتایبەتی ڕۆژ ئێمە ئەزانین ڕۆژاوە لە چ بارودۆخێکی قورسایە ئەو پشتێکردنەشەوەیە کە کەوتۆتە دیسانەوە ژێر پرسیارەوە دەوڵەتی ئەمریکا کە بۆ بێ پاڵپشتی دەوڵەتی تورکیا کە لە پێناو ئەوەی کە ئەم ناوچانە هەمووی لە دەست بە خەڵکانی ئەم ناوچانە بەبێ ئەوەی نەناویان لە ناو تیرۆرا بێ خەڵکێکی ئاسایی نەتیرۆرستانە هیچی کردووە بەم شێوەیان بەرامبەر بکرێ ئەمە هەموو پێشێلکاریەکانن کە بەرامبەر بەم خەڵکانە ئەکرێەوە دەوڵەتی تورکیا و دەوڵەتی ئەمریکا ئەتوانم بڵێن تەحالفی دەولیش بەکۆی گشتی بێدەنگن سەبارەت بەم هەموو ڕووداوە نەخوازراوانەکە گشتی هەر کەسێک بە هەر لە ناو جەنگا بکوژرێت لە ناو جەنگا بریندار بکرێت ئەبێت ئەتیباری بۆ بکرێ کە شەهید بووە چونکە و خەڵکێکی ئاسایە و ڕیپۆرتی پزیشکی ڕسمی و فەرمی بۆ بکرێت کە بەو بابەتە ئاسایە ینی بەو ڕووداوەکانی لەدەستداوە